بەدوو چاوی سەربینیوێتی لە دنیاە بەڵام حەقی پێ نەبینی و ڕاستەکانی پێ نەبینی و ئیسیفادەی لێ نەکردووە بەس بۆ چاو لە دەری و بۆ چاوبازی بەکاری هێناوە ئەم چاوە لە قیامەتە پێویست ناکا هەی بێ. خی گەورە فەرمێ خافضة رافعة کە باسی قیامەتمان بۆ کا فەرمێت لە قیامەت کۆمەڵی خەڵک بەرزە بنەوە و کۆمەڵی خەڵکیش نزمە بنەوە. یعنی ئەوەی کە بەدوو چاوی سەربینیوێتی لە دنیاە بەڵام حەقی پێ نەبینی و ڕاستەکانی پێ نەبینی و ئیسیفادەی لێ نەکردووە بەس بۆ چاو لە دەری و بۆ چاوبازی بەکاری هێناوە ئەم چاوە لە قیامەتە پێویست ناکا هەی بێ. بۆیە لە قیامەتە لێ ڕەبی لم حەشەرتنی ئەعما وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. ئەو دوو چاوی پێمان بەخشی لە دنیاە هیچی پێ نەکرد لە تاقیکردنەوەکەیان دەرنەچوویت بۆیە ئەمڕۆ چاوەکانت پێ نابەخشرێتەوە. ئەمڕۆ تۆ لە بیرەکریت چکە تۆ ئاەتەکانی ئێمەت لەبیر کرد پشتگوێت خست ئەمڕۆ تۆش پشتگوێ ئەخری واتە نیعمەتەکەی خۆم بوو نادەمەوە هیچی تیان نییە. بۆیە ئەم چاوانە کە لە دنیاە خەڵکێکە بینایی فەقیرە چاوی فەقیرە نابینێ فەقیرە چاوی کەس بووە فەقیرە دەسێگرن ئەم چاوانە نابینانین مادەمەمانە دڵیان ئاوەڵایە و دڵیان ئاوەدانە بە نوری خوا بە زیکری خوا لەگەڵ قورئان و لەگەڵ سنت